سەبارەت بە پرسی سەرژمێری کە عێراق بەتەمایە لە کۆتایی ساڵی 2023 سەرژمێری ئەنجام بدات بۆ مەبەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر خەلیل ئیسماعیل شارەزای جوگرافیا دەکەین کە بەڕێزیان لە ستۆدیۆی ناوەندی کوردستان 24 لای ئێمە میوانە. دکتۆر سڵاوت لێبێت. پێشکی سپاسان دەکەین. سپاس. سەرکەوتوو بن. سپاس. دکتۆر سەرژمێری کە کۆتایی ساڵی داهاتوو عێراق بەتەمایە بیکات تا چەند گرنگە ئەم سەرژمێریە بۆ عێراق؟ پێشەکی سەرژمێری زۆر گرنگە بۆ هەموو دەوڵەتانی دنیا. باشە. چونکە ئەو سەرژمێریە ئاوینەیەکی ئەو کۆمەلگایە کە لەو دەوڵەتە هەیە و لەبەر ئەوە ئەم سەرژمێریە یاخۆ ئەم ئاوێنەیەکی پێشکەش ئەکرێتەوە بۆ دەسەڵاتدارانی ئەو دەوڵەتە بۆ وزاراتانی ئەو دەوڵەتە ئەتوانێت لەسەر ئەو وەکو قاعدەیەکی ئیشەکانیان جێبەجێ بکرێتەوە. واتە ئەگەر ئەم سەرژمێری نەبێت یاخو بەو شیوەیەک بەو ئاستەیەکی نەکرێتەوە بەتاکید تەئسیری سەلبی هەیە لەسەر ئیشکردنی ئەو دەوڵەتە یا حکوومەتە یا جێبەجێکردنی مافی ملەتەکانیانە. لە عێراق بەداخەوە قەرار خۆی هەیە لە دوای دامەزراندنی دەوڵەتی عێراقی هەر 10 ساڵ ئەبوایە سەرژمێری بکرێتەوە و بالفعل ئەگەر دەست پێکەی لە ساڵی 1947 سەرژمێری کرابوو اینجا دوای 10 ساڵ 1957 سەرژمێریشی کرا بەڵام لە دوای 1970 لە کوردستان سەرژمێری نەکراوە تا ئەمڕۆ. هەروەها لە گشتی عێراقیشەوە آخر سەرژمێری کرابوو لە ساڵی 1997. گومانی تێنیە ئەم حاڵەتە خەلەلێکی گەورەیە لەسەر ئاستی دەوڵەتەکە و بۆ جێبەجێکردنی مافی ملەتەکەیکی لەو دەوڵەتە هەر لەسەر ئاستی ئابووریەوە لەسەر ئاستی سیاسیەوە ڕۆشنبیریەوە خەدەمات و ئەعمار و ئەو مەسائلانە. لەبەر ئەو نەقسەیکی ئێمە هەمانە ئێستا لە عێراق بەگشتی و لە کوردستان بەتایبەتی لە ڕووی پێشکەوتووی دەوڵەتەکە ڕێژەیەکی گەورەتر ئەگەڕێتەوە بۆ ئەم مەسئلەی نیمانە ئەرقامێکی داتایکی حەقیقی بە حق نیمانە بەنسبەتی ئەو مەسائل. باشە ینی عێراق بەتەمایە کە ئەم سەرژمێریە بکات آخر جار ئەمە بڕیاری داوە تا چەند ئەو زمینەیە لەبارە تا چەند وەزعەکە بەم شێوەیە گونجاوە ئامادەکاری تەواو هەیە بۆ ئەوەی سەرژمێریەکی دروست بکات. ئایا دەکرێت؟ لێش ناشارمەوە ئەمە یەکەم جار نییە دەوڵەت قەرار ئەیە کە سەرژمێری بکرێتەوە. لە ساڵی 2007 ئەبوایە وەکو لە دستور هاتووە ئەبوایە سەرژمێر بکبایە هەم چونکە 10 ساڵ تێپەڕیە لەسەر سەرژمێری پێشوو و هەم لە مادەی 140 قەرار هەیە کە ئەم ئەبوایە سەرژمێری بکرێتەوە لە ساڵی 2007 بەڵام نەکرا. تأجيل كرا بو 2009 تأجيل كرا بو 2010 تأجيل كرا دي تا آخر شد قرار يعني أبوايا ل 2021 سەرژمێری بکرێتەوە. 2000 تأجيل كرا بو 2021 اینجا تأجيل وەکو جەنابەت فەرمووی بۆ 2022 ئستەیشە على أساس من لە کاتی خۆی پێتوایەوەش تأجيل دەکرێت بۆ 24 لە کاتی خۆی لە نووسەکانم لە کتێبەکانم باسم کردبوو کە وتومە ناکرێتەوە. ئستەیشە هەر بە هەمان شێوە ئەم سەرژمێریە ناکرێتەوە لەسەر چەندها هۆی و ئەسبابێکی زۆر. یەک لە ئەو ئەسبابەکانە چونکە هەرێمی کوردستان لەم سەردەمە بەتابەتی لە 2003ەوە وەزعێکی استقراری هەیە ظروفێکی باشی هەیە جیاوازە لەگەڵ ساڵانی پێشوو. سەدام حوسێن لە 1987 سەرژمێری کرد کە ظروفێکی نالەبار بوو لوتکەی شەڕی عێراق و ئێران لەو کاتا بوو. بۆچی؟ چونکە کوردستان تێکشو بوو وەزعی کوردستان لەو ئاستە نەبوو زانی بوو ئەتوانی سەیطرە بکە. بەڵام لە دوای 2003 چونکە کوردستان ئاوادانە کوردستان وەزعێکی عێراق لەبەرەوەی کوردستان ئاوادانە ناتوانێت بیکات بۆ ئەگەر بیکەتەوە حقیقەتی دیموگرافی ملەتی کوردستان دەرئەکەوێت و حەجمی کورد لە هەمووی عێراق دیارە بێت و ئەمە بەتەئکید لە مەسلحەتی حکوومەتی عێراقی نییە. باشە پرسێکی دیکەش هەیە ینی بەشێک لە چاودێران پێیان وایە کە بەتایبەت بۆ کورد زەرەری ئەم سەرژمێریە خراپیەکانی ئەم سەرژمێری ئەوەیە کە مەسەلەی ناوچە کوردستانیەکان ژمارەیەکی زۆر لە عەرەبی هێنراون لەو ناوچانە نیشە جێکراون. ئەی ئەمە چی؟ ئەمە بەحقیقەت ئەمە هەن ئەمڕۆ نییە. لە زمانی دوای 1958 کە ئەم حاڵەتە مەسئلەی تعریبکردنی ناوچەکانی بەتابەتی ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان دەستیان پێکرد بوو. سەدام حوسێن بەو قووەتی خۆی
بو إمكانياتي خوي بو ظروفك خوي نيتواني تأثيرك بشيء فعلي بكريت ولا سر كركوك يا خانقين يا شنقال يا ناوشكاني كتر بلام أو معناه أو النية إما برامبر أم حالته سارد بين بعكسوا استحاليا او تعريب كردنيكي استلا دواي 2003 دسي بيه كردوا خطريكي قوريكي شهيه لسرنا وشكانيكي دروي اداري هريمي كردستان وابي بحقت حكومتي هريمي كردستان حكومتي استراتيجيك ببوره بتاكو تايكن ابواي حكومتي هريمي كردستان استراتيجيكي دابنا برامبر ام حالته بيشي وضعك تيكرشيت باشا استا حكومتي هرم تشيبكا بو اما يعني بو لداهاتو دا حذر وربقريت لهر سرجميريا كدكريت يكم أبيه بدواي ما دي صوت البرواد يعني أبيه بجدي من حسناكم بالحقيقة حكومتي هريمي كردستان خلال أمده صالي أخيرك بجدي بدواي ما دي صوت الأرواتوا أبيه كارتكي بكار بيني دجي حكومتي بغا بو أم مسألك أميك دو ريغانايا بو ام تعريب كردنا بوش اشكرا بكريتوا بتابتي لكركوك ولا خانقين لشنقال ولا مخبول ولا شكاني كتر اما حاليا ظاهريك غريب وعجيب الى هريمي كردستان استبقيناك اما او شونانا لجير دسمانيه لجير دسلات مانيه بلام حاليا لدهوكوس هولير سليماني اما حالة التعريب بشويكي غير مباشر اكريتوا خلق لخوارونا ناوراس العراق ينوى ارز اكرن خانو اكرن مشاريع دروسكن وبناو اكريتوا اما بحقيقه حالتك خطرك قوريه يكشت بو باسكم بو جنابد روج جاريكي اجتماع ما كر وفدي كيروش ولايكاك مسعود اما باسي بيش 2003 باسكم باش كد دانش مناقشه موضوع التعريب كردني او ناوشا باسي المناقشه مكر لقل بريزي لسر مساله كركوك وتكاك دكتور اما كاتي خوي باسي مسلمان كرد باش اسم موصل وازمان هنا ابو اسم مشكله كركوك مان هي وبالفعل اما ترسمان بياني وازيين لكركوك ترسمان هوليره يا دهوك يا نوشكاني كتر لبرا بحقيقة تأكيد كم أبي حكومتي هريم مسألة ناوشي دابرا وكان يعني براسي إيش نية حركتي نية دوري نية كاتي خوي وزاربو انجابو بهيئة عليا دستي بالا استعود دستي بالا من حسناكم وكو شهادة زي دانشتوانم لهولير حسناكم أو دوليكي هي برامبر أو وضعيكي إما تياين رئيس دكتور خليل اسماعیل شارەزای جغرافیا زۆر سپاس بۆ جەنابەت ماندوومان کردیت. سپاسانەکەم سەرکەوتوو.